بە هیوای کاتەچی بەسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم گەیشتمە لاپەڕا 121 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان دابەش بکە پرسیاری ژمارە 5 246 دابەش 13 246 دابەش 13 13 ژمارەی دوو ڕەنووسیە کەواتە کەمترین شت لە لای چەپی ژمارە 246 دەتوانم کەمترین شت دەبی دوو ڕەنووسی هەروەر بگرم جارێ شەشەکەی لێ دەگەڕێم ئەو 24 وەردەگرم دابەشی 13 دەکەم ئەمن نووسیتم 1 ئەگەر نەمزانی نووسیم 2 هەڵە نییە هەڵەیە بێگومان بەڵام دەتوانم بنووسم 2 کە جارانی 13 دەکەم 26 لۆ دەردەچی دەبینم گەورەترە لە 24 ئەو جا دەگەڕێمەوە دەزانم هەڵەیە 2 دەکەمە 1 جاران 13 هەر 13 ئێستا 24 کەم 13 تەماشای ئەو شەشەی ناکەم جارێ هیچ 4 کەم 3 یەکسانە بە 1 ئەو یەکەی دەنووسم لێرە ئەو جە 2 کەم 1 ئەویش یەکسانە بە 1 کە زانیم 11 بچووکترە لە 13 کەواتە ئەو یەکە ڕاست بوو ئێستا ئەو شەشەی ئێرەی دەینم لێرەی دادەنێم ژمارەکە دەبیتە 116 دابەشی 13 دەکەم بێگومان دەخەمڵێنم نازانم 100% دەکات چەند بەڵام ئەمن لێرە نووسیم 8 ڕاست دەرچوو ئەگەر بنووسی 7 ئەویش دەبی بەڵام پاشان کە لێرە دوای تەماشا دەکەین ئەگەر نووسیم 7 با جارێ 8ەکەی جاران بکەم 8 جاران 3 24 چارەکەی دەنووسم دووەکەی لەلایەکی دەنووسم لێرە ئەوە هیچ نەبوو دووەکەی لەو لایە دەنووسم ئەو جا 8 جاران 1 8 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دوای دەبیتە 10 ژمارەکە دەبیتە 104 کەمترە لە 116 واتە 8ەکە باشە پاشان کەمی دەکەمەوە 116 104 لێ بڕوە 6 4 لێ بڕوە 2 1 0 لێ بڕوە 1 ئەو جا یەکی لێ بڕوە 0 بەڵام پێویست ناکە بنووسم ئێستا 18 هەبوو 18 ئەنجامی دابەش دەکاتە 18 ماوە 12 ئەگەر هاتوو ئەمن ئەو هەشتم نەنووسی نەمزانی هەشتا ئەلێرە ژمارەشکەم نووسی بۆ وێنە ژمارە 7 نووسی 7 جاران 3 دەکاتە 21 7 جاران 1 7 لەگەڵ ئەو دووەش دەبیتە 9 کەواتە 92 ئێستا 116 92 لێ بڕوە 6 یەکی لێ بڕوە دەکاتە 5 11 9 لێ بڕوە دەکاتە 2 تەماشای 25ەکەی دەکەم چونکە 25ەکە گەورەترە لە 13 کەواتە ئەو هەفتە هەڵەیە یەکەچی زیاد دەکەم لە ئەو هەفتەی بەو جۆرە دەزانم لە چێ هەڵام کردیە ئەگەر هاتوو ئەمن نەمنووسی 7 نووسیم 9 لێرە نووسیم 9 9 جاران 3 27 9 جاران 1 9 لەگەڵ دووش دەبیتە 11 117 گەورەترە لە 116 کەواتە 9 هەڵەیە دەبی ژمارەیەکی لە 9 بچووکتر بنووسم بەو جۆرە دەتوانم ئەمن هەرچ بنووسم ئەوەی ڕاستی بی لە ئەنجام تەنیا بزانم هەڵەیە و بگەڕێمەوە هەڵەکەم چاکەمەوە هیچ کێشە نییە ئێستا ژمارەی پاشی ئەو ژمارە پرسیاری ژمارە 6 148 دابەش 12 لێرەش دوو ڕەنووسی وەردەگرم دابەشی 12 دەکەم 1 جاران 12 هەر 12 4 12 لێ بڕوە
4 2 لێ بڕوا 2 1 لێ بڕوا 0 پێویست ناکە بنووسم ئەو هەشتەی ئێرە دێتە خوارێ 28 دابەش 12 دەکا 2 دوو جاران 12ش دەکا 24 28 24 لێ بڕوا 8 4 لێ بڕوا 4 کاتە ئەنجامی دابەش یەکسانە بە 12 ماوە 4 پرسیاری پاشیوی 483 دابەش 20 دوو ڕەنووسی پێشەوەی لای چەپ وەردەگرم 48 دابەش 20 دەکات 2 دوو جاران 0 هەر 0 دوو جاران دووش 4 48 چلی لێ بڕوا واتە 8 0 لێ بڕوا 8 4 4 لێ بڕوا 0 لێرە نەمنووسیە کە دەبینم 8 بچووکترە لە 20 کەواتە ئەو دووە ڕاستە ئەو سێی ئێرە دەینمە خوارێ دەبیتە 83 دابەشی 20 ئەمە نووسیتم 4 4 جاران 0 هەر 0 4 جاران دووش 8 83 هەشتاک بچووکترە لە 83 کەواتە ئەو چارە ڕاستە 83 هەشتای لێ بڕۆواتە 3 0 لێ بڕوا هەر 3 هەشتیش هەشتی لێ بڕوا 0 ئەنجامی دابەشەکە دەکاتە 24 ماوە 3 پرسیارەکەی پاشیوی 201 دابەش 11 20 دابەش 11 دەکا 1 جاران 11 هەر 11 20 11 لێ بڕوا 0 1 لێ بڕوا نابی ئەو دوای خوڕ دەکەمەوە ئەو 0 دەبی بە 10 دا 1 لێ بڕوا دەکا 9 لێرە ماوە 1 لێ بڕوا دەکا 0 ئەمن نەمنووسیە ئەو جە ئەو یەکەی ئێرە دەینمە خوارێ ژمارەکە دەبیتە 91 دابەشی 11 دەکەم ئەمە نووسیتم 8 ڕاست دەرچووە 8 جاران 1 8 8 جاران 1 دیسان 8 88 91 88 لێ بڕوا 1 8 لێ بڕوا نابی 11 8 لێ بڕوا 3 ئەو نوێش چونکە خورد کراوە ماوە 8 8 8 لێ بڕوا 0 لێرە کەواتە ئەنجامی دابەشەکە دەکاتە 18 ماوە 3 پرسیارەکەی پاشیوی 612 دابەش 54 54 دوو ڕەنووسە لە دەستی چەپی ئەو ژمارەیەش لە لای چەپ دوو ڕەنووسی وەردەگرم 61 دابەشی 54 دەکەم دیسان 1 هەیە 1 جاران 4 4 1 جاران 5 5 ئەو جا هێمای کەم دەنووسم 61 54 لێ بڕوا 1 4 لێ بڕوا نابی ئەو شەشەی خورد دەکەمەوە 11 4 لێ بڕوا دەکاتە 7 ئەو شەشە بووە 5 5 5 لێ بڕوا 0 ئەو جا ئەو دوای ئێرە دەینمە خوارێ 72 دابەشی 54 دیسان دەکاتە 1 جاران 54 54 2 72 54 لێ بڕوا 2 4 لێ بڕوا نابی هەفتی خورد دەکەمەوە 12 4 لێ بڕوا 8 هەفتەکە دەبی بە 6 6 5 لێ بڕوا دەکاتە 1 واتە ئەنجامی دابەشکردنی 612 بەسەر 54 دەکاتە 11 تەواو و ماوە 18 بچمزانم گەیشتمە چێندەرێ پرسیاری دەشمایتەوە 825 825 دابەش 21 21 دوو ڕەنووسە لێرەش بەلای کەم دوو ڕەنووسی دەبی وەرگر 82 دابەش 21 ئەمە نووسیتم 3 ڕاست دەرچوو 3 جاران 1 3 جاران 2 6 ئێستا 63 گچکەترە لە 82 واتە باشە 82 کەم 63 2 کەم 3 نابی هەشتەکەی خورد دەکەمەوە 12 کەم 3 دەکاتە 9 هەشتەکە بوو بە 7 کەم 6 دەکاتە 1 19 بچووکترە لە 21 کەواتە ئەو سەیە ڕاستە ئەو جا ئەو پێنجەی دەینمە خوارێ 195 دابەش 21 9 جاران 1 9 جاران دووش 18 189 بچووکتر لە 195 کەواتە
ئەنجامەکە ئەو نوۆیە ڕەنگە ڕاست بی. 5 ئێستا 195 کەم 189 دەکەم 5 نۆی لێ بڕوا نابی چونکە 5 گچکەیە نۆیەکەی خورد دەکەمەوە ئەو نۆی ئێرە 5ەکە دەبیتە 15 نۆی لێ بڕوا دەبیتە 6 ئەو نۆی سەرەوە بووە 8 هەشتی لێ بڕوا 0 یەکیەکی لێ بڕوا 0 نەمنووسیە لێرە کەواتە ئەنجامەکە ئەنجامی دابەش بوون دەکاتە 39 تەواو و ماوە 6 ئەگەر هاتوو خوێندکاری ژیر ئەمن لێرە نەمزانی دەکا نۆم نەنووسی بۆ وێنە ئەمن نووسیم 8 ئێستا 8 جاران یەک دەکا 8 دوو جاران هەشتیش دەکا 16 ئێستا ئەمن دەینم 195 168 لێ بڕوا بزانم دەکاتە چەند 5 هەشتی لێ بڕوا نابی 15 هەشتی لێ بڕوا دەکاتە 7 لێرە دەنووسم 7 ئەو نۆیە ماوە 8 نۆیەکە ماوە 6 لێ بڕوا دەکاتە 2 27 چونکە گەورەترە لە 21 کەواتە ئەو هەشتا هەڵەیە دەبی زیادی کەم دەبی بیکەمەنەوە بەو جۆرەی دەزانم کە هەڵام کردیە دەنا هیچ کێشە نیە بە کەیفی خۆم ژمارەیەک دەخەمڵێنم و دەزانم پاشان هەڵەکەم ڕاست دەکەمەوە. ئێستا تەواو بووین لەو ژمارانە بچمە لای پرسیارەکان پرسیارێکی دابەشکردن بۆ هەر ڕستەیەکی ساختکردنەوە بنووسە. لێرە ئەمن ڕستەیەکی ساختکردنەوەم هەیە واتە ئەگەرە من 31 بینم جارانی 25 بکەم ئەنجامەکەی سەرجەمەکەی کۆ بکەمەوە لەگەڵ 5 دەکاتە 780 لێرە لە من دەپرسن ئایا کاتی خۆی پرسیارەکە یان دابەشەکە کوو بووە دابەشەکە ئەوەی ڕاستی بی ئەمن دەتوانم ئەو ژمارەیە بینم دابەش یەک لەوانەی بکەم یان 31 یان 25 هیچ کێشە نیە هەردووچیان ڕاستن کەواتە دابەشەکە کاتی خۆی 780 دابەش 31 تانێن ئەوها بنووسم 780 دابەش 31 ئەوەی ڕاستیشی بی پێویستیش ناکە ئەنجامەکەش بنووس تەنیا پرسیارەکەی دەنووسم 780 دابەش 31 یان 780 دابەش 25 هیچ کێشە نیە کامەیان دەنووسم هەتا دەتوانم ئەوهای بنووسم یان بنووسم 780 دابەش 25 یەک ساختکردنەوە هەیە لۆ هەردووچی پرسیارەکەی دیشار ئاوها دەتوانم بنووسم 888 دابەش 40 ئەوی دیش دەتوانم بنووسم 768 دابەش 14 تەواو دەبی پرسیارەکان لێرە دەتوانم بنووسم 786 دابەش 52 کە دەبیتە پرسیار ئێستا دێمە لای باکارهێنانی پێدراوەکان نەخشەکە بەکاربێنە ئەوە لێرە نەخشەکەم هەیە نەخشەی کوردستان 4 شاری کوردستانیش شاری دهۆک شاری هەولێر شاری سلێمانی و شاری کەرکووک ئەو نەخشەیە بەکاردێنم بۆ شیکاری پرسیاری 4 هەتا 16 پرسیاری 4 دەخینمەوە پرسیاری 4 ئارام و هەواڵ ڕۆژی نەورۆز لە شاری هەولێر بە یەک گەیشت پاش تەوابوونی پشوو ئارام گەڕایەوە سلێمانی هەواڵیش گەڕایەوە دهۆک کامیان درێژترین ماوەی بڕیوە و چەند درێژترە ماوەکەیە واتە ئارام و هەواڵ لە شاری هەولێر کۆبوونەوە پاشی ئەوەی کۆبوونەوە و بەیەکەوە هەندێک کاتیان بەسەر برد ئارام گەڕایەوە شاری سلێمانی بەو ڕێی هەواڵیش گەڕایەوە شاری دهۆک بەو ڕێی کە دەبینین
لە هەولێرەوە هەتا سلێمانی ئارام 200 کیلۆمەتری بڕیوە. هەواڵیش لە هەولێرەوە تا سلێم هەتا دهۆک 190 کیلۆمەتری بڕیوە. ئایا کامیان زیاتری بڕیوە یان ڕێی کامیان دوورترا یان کام ڕێگا درێژترە؟ بێگومان 200 گەورەترە لە 190 کەواتە ئارام ڕێیەکەی دوورترە لە هەواڵ. بە چەند دوورترە؟ 200 دەینم کەمی 190 دەکەم 190 بزانم دەکاتە چەند. کەواتە 200 کەم 190 سفر سفری لێ بڕوە هەر سفر لێرە سفر نۆی لێ بڕوا نابی دووەکەی خورد دەکەمەوە ئەو سفرە دەبیتە 10 نۆی لێ بڕوا دەکا یەک ئەو جە لێرە ماوە یەکی لێ بڕوا دەکا سفر واتە ڕێی ئارام بە 10 کیلۆمەتر درێژترە لە ڕێگای هەواڵ. ئێستا زانیمان ماوەی بینی دهۆک و هەولێر و سلێمانی و هەولێریش چەندە هەتا بزانین کامە ڕێ دوورترە لە هەولێرەوەڕا. ئەو پرسیارە تەوا بوو دێمە لای پرسیاری 15 ببورن. ئەگەر تێکڕای خێرایی 90 کیلۆمەتر بی لە هەر کاژێرەک واتە یەک کاژێر ئەمن 90 کیلۆمەتر بە یەک کاژێر دەبڕم بە ئۆتۆمۆبیل یان بە بوس یان بزانە بە چیە. نزیکەی چەند کاژێر پێویستە بۆ بڕینی دووری نێوان دهۆک و سلێمانی لە ڕێگای هەولێر؟ واتە ئەگەر ئەمن لە سلێمانی بم لێرە بمەوێ بچمە دهۆک بەڵام ئاوا یەکسەر نەچمە دهۆک بە ڕێیەکی دیکە بەڕێی هەولێر بچمە دهۆک ئاوا یەکەم جار بچمە هەولێر 200 کیلۆمەتر ببڕم ئەو جا بچمە دهۆک 190 کیلۆمەتر ببڕم. ئایا کاتەکەم چەند پێویستە ئەگەرە من هەر 90 کیلۆمەتر بە یەک کاژێر ببڕم؟ یەک کاژێر 90 کیلۆمەتر یەک کاژێری 90 کیلۆمەتر یەک کاژێری 90 کیلۆمەتر ئەمن لێرە پێویستە بزانم هەمووی چەند کیلۆمەترەواتە دەبی ئەمن 200 کیلۆمەتر و 190 کیلۆمەتری کۆبکەمەوە 190 کۆبکەمەوە لەگەڵ 200 کە دەکاتە 390 ئەو جا 390 دابەشی 90 بکەم هەتا بزانم چەندم کات پێویستە. ئێستا ئەمن 190 کیلۆمەترەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 200 سفر و سفر هەر دەکا سفر 9 لەگەڵ سفر هەر دەکانەوە لێرە یەک لەگەڵ 2 یەک کۆ 2 دەکا 3 واتە هەموو مەودایەکە لە سلێمانیەوە لۆ دهۆک بەڕێی هەولێر دەکا 390 کیلۆمەتر. ئەو جا ئەمن دەزانم کە لۆ هەر 90 کیلۆمەتر کاژێرەکەم پێویستە لۆ هەر 90 کیلۆمەتر کاژێرەکەم پێویستە. ئایا لۆ 390 چەندم پێویستە؟ ئاسانترین ڕێ ئەوەیە ئەمن 390 بینم دابەشی 90 بکەم چونکە سفرێک لە سەرە هەیە سفرەکیش لە ژێرە هەیە دەتوانم لایان بم بیان کوژێنمەوە هەروەکو ئەوەی نەبی کەواتە لێرە و هەروەکو ئەوەیە ئەمن 39 دابەشی 9 بکەم. لێرە ئەمن 39 دابەشی 9 کردێت تۆزێک بە دوور و درێژی هەرچەندە پێویستیشی نەدەکرد بەڵام هەر هەتا ڕوون بکەمەوە سێی وەربگرم ئەگەرە من یەک ڕەنووس دابەشی 9 3 دابەش 9 نابی چونکە سێ گچکەیە 39ەکەی هەمووی وەردەگرم دابەشی 9 دەکەم نووسیتم 4 چونکە ئەمن دەزانم لە خشتەی لێکدان 4 جاران 9 دەکا 36 واتە 4 جاران 9 دەکا 36 باشە 39 گەورەتر لە 36 بە چەند گەورەترە 9 6 لێ بڕوا دەکا 3 لێ بڕوا دەکا 0. ئێستا ئەمن دەزانم 4 کاژێری تەواوم پێویستە 3 لێرانە ماوە ئەو سێ چ لێ بکەم
ئەو سێی کەمایتەوە دەتوانم ئەمن ئەوەی ڕاستی بی لێرە فاریزەی دانێم. ئەگەر بمەوێ فاریزە لێرە دانێم سفرەکیش زیاد کەم لۆ سەیەکە. سی چەند نۆ هەیە لە سی دەتوانم دوو جاران نۆ هەژدە سێ جاران نۆ 27 واتە سێ نۆ هەیە. سێ جاران نۆ 27 ئەوجە دیسان سێ دەمینێتەوە دیسان سی واتە هەتا دێ ئەوە هەر دوایی نایە هەر دەکا 4 کاژێر و 33% کاژێر. بەڵام ڕەنگە ئەوە زۆر ڕێکی ئاسان نەبی لە تێگەیشتنم لۆ ماوە کەواتە ئەمن ئەو هالەی دەگەڕێم لێرانە چ دەنووسم 4 کاژێری تەواو 3 بەسەر نۆش مایەوە. ئەوجە 3 بەسەر نۆی ئەمن ئەگە کورت کەمەوە چونکە 3 بەسەر نۆ هەر وەکو ئەوەی وایە 1 بەسەر 3 1 دابەش 3 یەک شتە چونکە هەردووچیان بەسەر 3 دەتوانم کورت کەمەوە چونکە من دەزانم کەرتی 1 بەسەر 3 هەمان بەهای کەرتی 3 بەسەر نۆی هەیە کەواتە 4 کاژێر و 1 بەسەر 3 کاژێر. 1 بەسەر 3 کاژێر وەکو ئەوەی وایە 1 کاژێر چەند خولەکە 60. ئەگەرە من 60 بکەمە 3 جێ 3 بەش هەر بەشەی دەکا 20 واتە ئەمن 4 کاژێر و 20 خولەکم پێویستە هەتا لە هەو سلێمانیان بچمە دهۆکیان لە دهۆک بچمە سلێمانی بەڕێی هەولێر 4 کاژێری تەواو 20 خولەکیش. ئەوە دەتوانم بەو جۆرە بنووسم ئەگەر بمەوێ. چمە لای پرسیارەکان ئەو پرسیارە تەواو بوو. پرسیاری 16 پرسیار چییە؟ ڕۆژی هەینی ئالان گەشتێکی کرد لە کەرکووک لۆ بەغدا پاشان لە هەمان ڕۆژ گەڕایەوە. لەو گەشتەدا چەند کیلۆمەتری بڕیوە؟ وەڵام 500. نازام لێرە وەڵام پرسیارەکە بە خۆیان پرسیارەکەیان کردی ئەوەی ڕاستی بی ئەمن پێویست ناکە پرسیارەکەی بکەم نووسرایە لەو گەشتە چەند کیلۆمەتری بڕیوە وەڵام 200 واتە ئالان ماڵیان لە کەرکووکە یان نازام یان لە بەغدایە لە کەرکووک دەچیتە بەغدا و دەگەڕێتەوە دیارە ماڵیان لە کەرکووک ئالان لە کەرکووک دەستە بەغدا کە 250 کیلۆمەترە ڕێیەکە دیسان بە هەمان ڕێدەگەڕێتەوە واتە 2250 واتە 2250 دەکاتە 500 کیلۆمەتری بڕیە لە گەشتەکەی. ئەوجە پرسیارەکەش کرایە نازام ئەوەی ڕاستی بی ئەمن چ پرسیارەک بکەم لێرە نووسرایە لەو گەشتەدا چەند کیلۆمەتری بڕیوە. پرسیارەکە ئەوەیە کە 250 جارانی دوو جارانی دووی دەکەم نازانم پرسیارەکەی کوب بکەم چونکە پرسیارەکە کرایە ئایا ئالان لەو گەشتە چەند کیلۆمەتری بڕیوە وەڵامەکەش 500 کیلۆمەتر. ئەوجە نازانم خوێندکاری ژیر ئەگەرە من بە هەڵا لە پرسیارەکەی گەیشت بم دەتوانی لۆم ڕوونکەیەوە. پرسیاری 17 دوورترین دووری لە مابەینی نێوانی زەوی و مانگ ئەو ژمارەیە کوو بخینمەوە ئەمن هەمیشە دابڕانەکان دروست دەکەم لە لای ڕاست 3 ڕەنووس دابڕینی یەکان لە لای پاشەویش 3 ڕەنووس دابڕینی هەزاران واتە ژمارەکە دەخینمەوە 405,587 کیلۆمەتر. ئەو ماوەیە لە مابەینی زەوی و مانگ دوورترین مەودا 405,000 کیلۆمەتر نزیکترین مەوداش دیسان ئەگەر بکەمە دوو دابڕین 363,377 کیلۆمەترە. ئایا جیاوازی ئەو دوو دووریە چەندەواتە جیاوازی ئەو دوو ژمارەیە چەندەواتە ئەو دوو ژمارەیە لێک دەربکە ئەو دوو ژمارەیە واتە لێک دەربکە با بچم زانین کو
ئەو دوژمارە لێکتەر بکەین. لێرە ئەگەر ئەمە تەمەشاکەم ئەوە زەوی بی ئەو شینە ئەو زەردەش مانگ بی، نزیکترین دووری ئەو سەوزەبی لە مابینیان، دوورترین دووریش ئەو هێڵا سۆرەبی. ئەوە دوورترین دووریە کە دەکاتە چەند؟ دەکاتە 405,587 کیلۆمەتر. نزیکترینیشیان ئەو ماوەیە لە مابینی مانگ و زەوی، نزیکترین و دوورترین بێگومان بە کیلۆمەتر لە هەردوو لای. کیلۆمەتر لێرە، کیلۆمەتریش لێرە. داواکاریەکە چ بوو؟ ئایا جیاوازی ئەو دوو ژمارەیە چەندە؟ واتە ئەو ژمارەی گەورەکەی کەم ژمارە بچووکەکەی بکەم، پاشی لێکدان کە پاشی ببورن، پاشی کەمکردن، هەمیشە کەمکردن لە لای ڕاست دەست پێ دەکەم، دەبی ژمارەکان بە باشی لە ژێر یەک دانێم، خانەی یەکان لە ژێر خانەی یەکان، نابی ئەوها دانێم، نابی ئەوها دانێم، خانەی یەکان لە ژێر خانەی یەکان، دەیان لە ژێر دەیان، سەدان لە ژێر سەدان. ئەوجا ئێستا هەفتی سەرەوە کەم هەفتی خوارێ 0، 8 کەم 7 1، 5 کەم 3 2، دیسان 5 کەم 3 2، 0 کەم 6 نابی، چارەکەی خورد دەکەمەوە، 10 کەم 6 دەکات 4، ئەو چارە دەبیتە 3 سەی لێ بڕوا 0 ئەمن نەمنووسە. کەواتە جیاوازی مابینی ئەو دوو دووریە چەندە؟ ئەگەر ئەوها بیخینمەوە 42,210 کیلۆمەتر. 42,210 کیلۆمەتر لە مابینی ئەو دوو دووریە. بێمە لای پێداچوونەوە ئامادەبوون ئەژمێر بکە. لێرە تەنیا کۆکردنەوەیە. 4 و 3 7، 0 و 2 هەردوو، 2 4 6، 1 و 3 3 و 1 4، 8ەکەش دێتە خوارێ، واتە ژمارەکە دەبیتە 86,627. لێرەش لێک دەرکردنە، تۆزەک لێک دەرکردنی ئەو لێک دەرکردنە زۆر ئاسان نەبوو. 8 نۆی لێ بڕوا نابی، دووەکەی خورد دەکەمەوە، 8 نۆی لێ بڕوا دەبیتە 9. ئەوجا دووەکە بووە 1، ئەو دووە نەما بووە 1 دابش 1 کەم 2 نابی، دیسان ئەو یەکەی ئێرە خورد دەکەمەوە، ئەو یەکە سۆرا دەبیتە 11 دابش 2 دەکات کەم 2 دەکاتە 9. ئەو یەکەی ئێرە بوو بە 0 کەم 1 نابی، 3 یەکەی خورد دەکەمەوە، یەکەکە دەبیتە 10 یەکی لێ بڕوا دیسان دەکات 9. ئەو سەیە کە خورد کرا بوو بە 2 کەم 7 نابی، 6ەکەی تەنیشتی خورد دەکەمەوە، دووەکە دەبیتە 12 هەفتی لێ بڕوا دەکات 5، 6ەکەش بوو بە 5 چاری لێ بڕوا 1، 15,999. 63,000 هەبوو یەکەم جار. پرسیاری 20، ئەوە پرسیارە 20 کەم 2 جاران 3 یەکەم جار ناوکەوانەکان ئەنجام دەدەم، واتە 20ەکەی وەکو خۆی دەنووسمەوە لێرە، ئەو 20 ئێرە 20 کەم 2 جاران 3 6، ئەوجە 26 لێ بڕوا 16 لێ بڕوا دەکاتە 4، دووەکە ماوە 1، وەڵامەکە 4دا، جیاوازیەکە 4دا. پرسیاری 21 12 جاران 5، واتە یەکەم جار جارانەکەی ئەنجام دەدەم، 5 جاران 2 جاران 5 10، 5 جاران 1 5 یەکی 6 دەکات 60، ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 7 یەکسانە بە 67. ئێستا دەچمە لای پرسیاری 22 ئازاد 5 ڕۆژ لا 1 هەفتە ئیش دەکا. دووری 23 کیلۆمەتر دەبڕی، واتە هەتا دەچیتە جێی ئیش 23 کیلۆمەترە، هەتا دەگاتە سەرکارەکەی، وە بە هەمان شێوەش دەگەڕێتەوە ماڵەوە. لە ماوەی 4 هەفتە
چەند کیلۆمەتر دەبڕی. لە ماوەی 4 هەفتە چەند کیلۆمەتر دەبڕی ئازاد. ئەو ئازادە لێرە دەچیتە سەر ئیش بە 23 کیلۆمەتر دێتەوە ماڵێش دیسان 23 کیلۆمەتر. کەواتە یەک ڕۆژ چەند کیلۆمەتر 23 کۆ دەکەمەوە لەگەڵ 23 بە یەک ڕۆژ 46 کیلۆمەتری دەبڕی. بە یەک ڕۆژ هەموو ڕۆژێ 46 کیلۆمەتر، هەموو ڕۆژێ 46 کیلۆمەتر. کەواتە ئەوە 46 کیلۆمەتر لە یەک ڕۆژ دەیبڕی هەر ڕۆژەی. ئەوجا هەفتەی چەند ڕۆژ ئیش دەکا؟ هەفتەی 5 ڕۆژ ئیش دەکا. واتە ئەمن دەبی بینم 46ەکەی جارانی 5 بکەم چونکە لە یەک هەفتەی 5 ڕۆژ ئیش دەکا. واتە 46 جارانی 5 بکەم 5 جاران 6 30 سفر سێ دەنووسم لە لایەشکە 5 جاران 4 دەکاتە 20 سێشم هەبوو دەکا 23 واتە لە یەک هەفتەی چونکە 5 ڕۆژ ئیش دەکا 230 کیلۆمەتر دەبڕی لە یەک هەفتەی. ئێستا لە یەک هەفتەشم زانی 4 هەفتەش ئیش دەکا واتە ئەو 230 دەبی جارانی 4 بکەم بە ئەوانە لێرە دانێم جارێ. ئەوجا 230 جارانی ئەوەش لابم 230 جارانی 4 بکەم جارانی 4 لێرە هەتا ئەوانە زۆر دیار نەبن. 230 جاران 4 سفرەکە دێتە خوارێ 4 جاران 3 12 دەنووسم 2 4 جاران 2 8 یەکیشم هەبوو 9 کەواتە 920 کیلۆمەتر دەبڕی بە 4 هەفتە. زۆر زۆرە ئیشەکەی ئازاد جێیەکەی دوورە. ئێستا لێرانە کامە ڕاستە؟ بێگومان 920ەکە ڕاستە. ئەوە ڕاستی بی ئەوانی دیکە هەر لە خۆیانەوە ئەو ژمارانیان نووسە نەدەبووە ئەوها بنووسرێ دەبووە ئەوها بنووسرێ کە ئایا لە چێندەر خوێندکار هەڵەی دەکا هەتا هەڵەکەی خۆی چاکاتەوە. ڕەنگە خوێندکار هەڵەی بکە لەوەی کە 23 کیلۆمەتر دەچیتە جێی ئیش کۆی نەکاتەوە لەگەڵ 23 دی لە کاتی گەڕانەوە. ئەو کات 23 دەینی خوێندکارەکە جارانی 5 دەکا و جارانی 4 دەکا. ژمارەکەی کە لۆی دەردێ نیوەی ئەو ژمارەیە. باشتر وا بوو ئەو لێرانە هەبوایە یەکێک لە هەڵبژاردەکان بەڵام باش نییە هەر لە خۆیانەوە ژمارە بنووسن چونکە ئەو پرسیارانە لۆ هەندێنە خوێندکار بزانی هەڵا لە چێ دەکرێ هەڵەکانی چاکاتەوە نەک تەنیا بزانی ئەوە ڕاستە و نەزانی لەبەرچ ڕاستە. ئێستا تەماشای ئەو لاپەڕەیە دەکەم هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە لاپەڕە 121 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.